یەکێک لە کتێبە گرنگەکان کە کتێبێکی گرنگە ئەویش بۆ کتێبخانەی کوردی کتێبی میرزا مەنگوری و مێژووی ژنە بڵاو بێتەوە. ئەم کتێبە بێگومان توێژینەوەیەکی مێژووی شیکاریە لەلایەن ڕاست ئەسعەدەوە کراوە و لە بنەڕەتە وەکو بەشێک لە پێداویستیەکانی بەدەستهێنانی بڕوانامەی بەکالۆریۆس ئەم خانمە ئامادەی کردووە و پرۆفیسۆری یاری دەدەر کامران محەممەد پێشەکی بۆ کتێبەکە نووسیوە و هەروەها سەرپەرشتی توێژینەوەکەی کردو و بێگومان ئەمە یەکێکە لەو بەرهەمانەی کە لە ڕۆژانی داهاتوودا بڵاو بێتەوە. کتێبی میرزا مەنگوری و مێژووی ژن بڵاو بێتەوە. ئەم کتێبە توێژینەوەیەکی مێژووی شیکاریە لەلایەن ڕاست ئەسعەدەوە لە بنەڕەتدا وەک بەشێک لە پێداویستیەکانی بەدەستهێنانی بڕوانامەی بەکالۆریۆس ئامادەکراوە. پرۆفیسۆر یاری دەدەر کامران محەممەد پێشەکی بۆ نووسیوە و سەرپەرشتی توێژینەوەکەی کردووە لە ڕۆژانی داهاتوودا بڵاوە بێتەوە. توێژەر لەبارەی کارەکەیەوە ئەڵێت ئەو میتۆدەی لەم توێژینەوەیدا بەکارهاتووە میتۆدی شیکاری مێژوویەوە تا هەستاوین بە لێکدانەوەی چەمک و بابەتە پەیوەندیدارەکان بە ناوەڕۆکی توێژینەوەکەوە پاشان هەوڵی دەرخستنی لایەنە نادیارەکانی تێدا دراوە. کۆمەڵێک سەرچاوی بنەڕەتی و گرنگ ڕۆڵیان لاگەڵاڵەکردنی ئەم توێژینەوەیدا هەبووە کە گرنگترینیان سەرچاوەکانی خودی میرزا مەنگورین کە بەبێ ئەوان نەدەتوانرا ئەم توێژینەوەیە ئەنجام بدرێت. پێم خۆشە لێردا بڵێم هیوادارم گرنگی زیاتر بدرێت بە بواری مێژووی ژن چونکە بوارێکی نوێ و کتێبخانەی کوردی لەو جۆرە توێژینەوە ئەکادیمیانەدا هەژاری زۆری پێوە دیارە.